خۆی یەکێک لە سەرەکیترین یا بڵێن ئەو یەکێ لە هۆهارە گرنگەکانی کەوا ئەم میلەتی کوردە کە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو دواوە ئەڕوا هۆکەی ئەوەیەکەوە لە ناو خۆمانە تەبا نەبووین و پشگیری یەکتریمان نەکردووە و ئەنجا جگە لەوەی کە تەباش نەبووین هاتوین شەڕی خۆ بە خۆمان کردووە، شەڕی خۆکوژیمان کردووە، شەڕی براکوژیمان کردووە. بەداخەوە ئەوە شۆکەیە گەڕێتەوە بۆ بیرکردنەوەیەکی تەسکی حیزبایەتی و مەسلحەتی شەخسی چەند عایلەیەک و چەند خێزانێک و چەند قەبیلەیەک لە ناو کوردستانە. ئەجینا معقول نییە میلەتێک 2500 ساڵە کەوا تاریخی هەیە و کە شت بووە هەتاکو ئێستا ساحێبی کیانێکی خۆی نەبووە، هەتاکو ئێستا نەیتوانیوە بتوانێت یەک بگرێت و سربەخۆیی خۆی هەبێت. هەموو هۆکانیشی ئەوەیە. ئەنجا چەند جار وەلا دێر زەمانەوە وتراوە شەڕی براکوژی، شەڕی خۆکوژی، ئەم دوژمنایەتی یەکیکردنە، ئەم حەقد و ڕق و چینەیە لە ناو ڕیزەکان و لە ناو حیزبەکانی کوردستانە کارێکی کردووە ڕۆژ بە ڕۆژ میلەتەکەمان بەرەو دواوە بات. ئەوە تا ئێستا ئەبینین تەماشاکەی لایەنێک هێزە جوڵێنێ بەرامبەر لایەنێکی تر لەو لاوە خۆی کۆکاتەوە. یعنی ئەمە هەمووی کارەسات و مەئاساتە کە بەسەر ئەم میلەتیان هێناوە. من هاتوومەتە قەناعەتێک ئەڵێم لە تەمەنی 10 ساڵیەوە 7 ساڵیەوە بەرەو ژوور ئەم جیلە نەمێنێت ئەنجا ئەم میلەتە پاکە بێتەوە. چۆن بژاری کێڵگەیەکەکەیت، چۆن بژاری چارەسەری نەخۆشیەکەکەیت، تەنها چارەسەرەکەی ئەوەیە ئەم جیلە کۆنانە هیچیان نەمێنن و هیچیان کار بەدەست نەبن و هیچیان دەسەڵاتیان نەبێت. چونکە ئەو ڤایرۆسە لەگەڵ بوونیانە لەدایک بووە، لەگەڵ بوونیانە گەورە بووە کە ئەمڕۆ میلەتیان گەیانۆتە ئەم ڕادەی کەوا ئێستا تووشی بووە. تەبعاً زەرەرمەندی یەکەم میلەتە بە تایبەتی شکێ ڕۆڵەی هەژار و فەقیر و چەوساوە و ڕەنجەرەکانی کوردستان. چونکە هەموو ئەمانەی کە بە کوشت ئەدرێن و کە لە شەڕا بەکاریان دێنن کوڕی فەقیر و داما و لێقەوما و هەژاری کووردە. جا بۆیە حەق وایە میلەتەکەمان بیر بکەنەوە ئیتر بە هیچ شێوەیە بە دەهۆڵی ئەمانە بە قسەی ئەمانە هەڵ نەخەڵەتێن، دەستیان بۆ نیان بەلاملا. چونکە ئەمانە دەرکەوت هیچیان لە باران نییە، دەرکەوت ئەمانە تەنها لە بەرپەرژەوەندی خۆیان و حیزبیان و بنەماڵەیان هاتوونەتە پێشەوە و هەوڵەدەن. ئەجین ئەگەر پاشە ڕۆژی ئەم میلەتیان لە بەرچاو بواە بەم شێوە تەسەڕف و هەڵسوکەوتیان نەئەکرد. ئەم سیاسەتە چەوتەی ئەم حیزبانە و ئەم سیاسیانەی کوردستان گرتویانەتە بەر. من پیان ناڵم سیاسی، ئەڵێم بازرگانی شەڕ، بازرگانی ئاشوو، بازرگانی لە ناوچوونی میلەتی کورد نەمانە. ئەم سیاسەتەی ئەمانە گرتویانەتە بەر تەنها و تەنها دوژمنەکانمان ئیسیفادەی لێکەن. چێن ئەو دوژمنانەی کە ساڵەهای ساڵە ئەگەر بەدەستیان بواە ڕەگ و ڕیشەی کوردیان لە من دەرەهێنا کورد زمانێکیان لەسەر ئەم زەویە نەئەیەش. ئەنجا زۆر بەداخەوە کە خەڵک بەم شێوەیە ئەخەڵەتێ و ئەچنە ژێر ڕکێف و قسە و گفتاری ئەم سیاسیانە کە سیاسینی نۆکووتم ئەمانە بازرگانن، ئەمانە میکرۆبن. خۆی میلەتی کورد تەنها و تەنها بە تەبایی و بە ڕێکەوتن و بە برایەتی و بە یارمەتیدانی یەکتری ئەگاتە ئامانجەکانی. ئەجین پارتێ لەگەڵ پارتێکە، لایەک لەگەڵ لایەکی ترە، ئەگەر بێت و ناکۆک بن ئەوە دیسانەوەکو وتم ئەبێتە هۆی پاشەکشە و ئەبێتە هۆی دواکەوتن و ئەبێتە هۆی نەهامەتی بۆ میلەتەکەمان و دەستکەوتیش ئەبێت بۆ دوژمنەکانمان. جا لەبەر ئەوە هەز لایەک هەز حیزبێک بێوێت جارێکی تر شەڕی براکوژی لە کوردستانە
دروست بکاتەوە پێویستە ئەو لایەنە ڕەجم کرێن، پێویستە بە هەموو شێوەیەک محارەبەیان بکەن، چونکە ئەو شەڕە ئەو نەهامەتیە لە مەسلحەتی میلەتەکەمان نییە و لە زەرەر و زیان زیاتر هیچ شیکەی لێ نابینی.